بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب ئەو تاوانانەی دژ بە ئاژەڵ ئەنجام دەدرێن، لێکۆڵینەوەیەکی یاسایی بەراورد کراوە بە شەریعەتی ئیسلامی. دادوەر دکتۆر هیمداد مەجید عەلی، وەرگێڕانی شاخەوان باوەدین کەریم، دیزاین و بەرگ موئەید عومەر عەزیز، ژمارەی چاپ 500 دانە، چاپخانەی منارە. خوێندنەوەی توبا هەولێری. کارە دەنجیەکان ڕێبین کاظم محەممەد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەناوی خودای بەخشندە و میهرەبان. پێشەکی لاپەڕە 3. مەبەست لە ئاژەڵ و ڕەگەزی ئاژەڵە بەگشتی. جا ئەم ئاژەڵە لە دەریادا بژیت یاخود لە وشکانی بڕوات، یاخود خشۆک بێت، باڵندە بێت یان نەفڕی بێت، گیاخۆر بێت یان گۆشتخۆر بێت، یاخود بخۆری گیا و گۆشت بێت. خدای گەورە لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە دابەشی کردوون. والله خلق كل دابة من ماء فمنهم من يمشي على بطنه ومنهم من يمشي على رجلين ومنهم من يمشي على 4 يخلق الله ما يشاء إن الله على كل شيء قدير. سورة نور آياتي 45. لم آياتدا دەردەکەوێت خدای گەورە هەموو گیاندارێکی لە ئاو دروست کردووە، کەواتە هەر هەمویان یەک بنتینەیان هەیە، لەگەڵ ئەوەش کە جۆرا جۆرن. هێندێکیان خشۆکن لەسەر سک دەخشن، هێندێکیان مرۆڤ و باڵندەن کە لەسەر 2 پێ دەڕۆن و هێندێکیان ئاژەڵی ترن کە لەسەر 4 پێ دەڕۆن. ئەم ئاژەڵانە لە نێو خۆیاندا لە قەبارەدا جیاوازیان هەیە. هێندێکیان قەبارە گەورن وەک نەهەنگی شین، هێندێک ئاژەڵیش زۆر بچووکن بە میکرۆسکۆپ نەبێت نابینرێن. مەحاڵە ژمارە و جۆری ئەو ئاژەڵانە بزانرێت کە لەسەر زەوی دەژین، چونکە زاناکان تا ئێستا نەیانتوانیوە زیاتر لە 1 ملیۆن جۆری ئاژەڵ بناسن و پۆلێنیان بکەن، چونکە هەموو ساڵێک چەند سەد جۆرێکی نوێ دەدۆزرێتەوە. تەمەنی ئاژەڵەکانیش دەکەوێتە نێوان چەند کاتژمێرێک و چەندەها ساڵێک. هەر لە کۆنەوە ئاژەڵان باشترین پاڵپشت و یارمەتیدەری مرۆڤ بوون. مرۆڤ پشتی پێبەستیون لە کاروباری ڕۆژانەیدا سوودی لە توانا و هێزی ماسوولکەی ئەو ئاژەڵانە وەرگرتووە. مرۆڤ پشتی پێبەستیون و لە کاروباری ڕۆژانەیدا سوودی لە توانا و هێزی ماسوولکەی ئەو ئاژەڵانە وەرگرتووە، وەک کشت و کاڵکردن و گواستنەوە و بارهەڵگرتن. یان مرۆڤ بەکاری هێناون بۆ سوود وەرگرتن لە بەروبوومەکانیان، وەک گۆشت و پی و هێلکە و پێستە و مۆ بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان لە بوارەکانی خواردن و جلوبەرگ و تەندروستیدا. بەم شێوەیە مرۆڤ ئاژەڵی بەکار هێناوە بۆ خزمەتی خۆی. لەم بارەیەوە خدای گەورە دەفەرمێت: والأنعام خلقها لكم فيها دفء ومنافع ومنها تأكلون ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون وتحمل أثقالكم إلى بلد لم تكونوا بالغيه إلا بشق الأنفس إن ربكم لرؤوف رحيم. والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون. سورة نحل آياتي 5-8. عەرەبەکان هەر لە کۆنەوە و لە پێش ئیسلامدا گەلێک هۆنراوەیان بۆ باسکردنی وشتر و وڵاغە بەرزە و ئاژەڵەکانی تری دەوروبەریان هۆنیوەتەوە. باسی وشتری نێرە و مێیەیان کردووە، باسی شیرمژین و ئاوزبوونیانی کردووە، هەروەها باسی بەروبووم و دۆشین و شیرەکەی و ڕەنگەکانی و سەربڕین و بەرەبابەکان و دەنگەکانی پاوانەکانی و شوێنی ئاو خواردنەوە و جۆرەکانی ڕۆیشتنیان کردووە. هەروەها هۆنراوەیان بۆ وڵاغە بەرزە ماین داناوە. لەم بوارەدا کەس پێیان ناگاتەوە. ئەم عەرەبانە ناوی ئاژەڵەکانیان لە ڕۆڵەکانی خۆیان و هۆزەکانیان دەنا، ئەگەر واتای توانا و بەهێزی و وەفاداری بگەیەندایە. بۆیە زۆربەی ناوە عەرەبی ڕاستەکانی هۆز و تاکەکانی سەردەمی پێش ئیسلام لە ناوی ئاژەڵ وەرگیراون، چونکە ئاژەڵەکان باشترین ئامرازن بۆ دەربڕین و وەسفکردن. لە پێش ئەوانیشدا یۆنانیەکان چەند پەرتوکێکیان دەربارەی ئاژەڵ داناوە، چونکە ئاژەڵەکان باشترین ئامراز بوون بۆ دەربڕین و وەسفکردن. لە پێش ئەوانیشدا یۆنانیەکان چەند پەرتوکێکیان دەربارەی ئاژەڵ داناوە
کە وەرگێردراونەتە سەر زمانی عەرەبی وەک پەرتووکی ئاژەڵی دیموقڕەتیس و پەرتووکێکی تر کە ئەمیش ناوی ئاژەڵە کە ئەرستۆ نووسیویەتی کە ئەویش یەحیا بن طەریق 200 هیجری کە دەکاتە 815 زاینی وەری گێڕاوەتە سەر زمانی عەرەبی و پەرتووکی کۆکراوەی پەرتووکەکانی ئەرستۆتالیس بۆ زانینی سروشتەکانی ئاژەڵ کە ئیسحاق بن حەنین 298 هیجری کە دەکاتە 915 زاینی وەری گێڕاوەتە سەر زمانی عەرەبی ئەم پەرتووکانش کاریگەری زۆریان هەبووە لەسەر پەرتووکی حەیوانی جاحظ گەلان زۆر گرنگیان بە ئاژەڵ داوە تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێت چونکە نیعمەتن بۆ مرۆڤ و یارمەتی دەرن بۆ ئاوادانکردنەوەی گەردوون و بەردەوامی ژیان لە ساڵی 1824 زاینی لە بەریتانیا یەکەم کۆمەڵی بەزەی پیاهاتنەوە بە ئاژەڵ دامەزرا لە دوای ئەمە لە زۆربەی وڵاتانی سەرگۆی زەوی لاسایی کرایەوە لێرە و لەوێ کۆمەڵە دامەزران کە ئامانجیان بەزەی هاتنەوە بوو بە ئاژەڵاندا لە کاتی لەگەڵ یەکبووندا بۆ ئەوەی بەباشی مامەڵەی لەگەڵ بکرێت و بەڕێکوپێکی لەگەڵیدا هەڵسوکەوت بکرێت ئاینی ئیسلام بەگشتی زۆر واقعیانە تەماشای ئاژەڵی کردووە بۆیە ئاژەڵ هاتۆتە ناو ئەندێشە و شەرعدانانی ئیسلامی هەروەها چەند سوورەتێکی قورئانی پیرۆزیش بە ناوی ئاژەڵانەوە ناونراوە وەک سوورەتی بەقەرە والئەنعام والنەحل والنەمل والعنکەبوت والفیل لە قورئانی پیرۆزیشدا چەندەقێکی زۆر هاتووە کە مسلمانان هاندەدات بۆ ڕێزگرتنی ئاژەڵ وەک ئەو ئاەتەی سوورەتی نەحل کە پێشتر باسمان کرد خودای گەورە دوای ئەوەی توانای خۆی ڕوون دەکاتەوە لە دروستکردنی زەوی و ئاسمان جەخت لەسەر پەیوەندی بەهێزی مرۆڤ و ئاژەڵ دەکاتەوە کە پێگەیان لە یەکترەوە نزیکە بۆیە ئاینی ئیسلام قەدەغەی کردووە بیرتەسکانە تەماشای ئاژەڵ بکرێت کە تەنها لایەنی مادی بگرێتەوە وەک پێداویستی خواردن و گواستنەوە و جلوبەرگ و خۆگەرمکردنەوە ئاینی ئیسلام ڕێزگرتنی ئاژەڵی فراوان کردووە دیاری کردووە کە ئاژەڵان لایەنی ناوەکەی و ڕەوشتی جوانیان هەیە بۆیە دەبێت چاومان لێیان بێت و بەباشی مامەڵەیان لەگەڵدا بکەین لەم بارەوە خودای گەورە دەفەرموێ وَلَكُمْ فِيهَا جَمَالٌ حِينَ تُرِيحُونَ وَحِينَ تَسْرَحُونَ سوورەتی نەحل ئاەتی 6 هەندێک لە شارەزایانی ئاین دەڵێن جوانی مەڕ و ماڵات و ئاژەڵانی تر لە جوانی بەدیهێنەرەکەیەتی جگە لەوانەی لە شەریعەتی ئیسلامدا هاتووە دەربارەی پاراستنی ئاژەڵ و بەزەی پێداهاتنەوە گشتیان ڕووکەش و دواکەوتوو بوون کۆمەڵەی بەزەیی ئاژەڵیش کاتێک دەرکەوت لە هێندێک وڵات لەسەر بنچینەی ڕەوشتی ڕووتی یاسا مرۆیە گشتیەکاندا دامەزرا بوو هیچ بنچینەیەکی یاسایی تەشریعی ناچارکەر جێبەجێکردنی نەبوو هەروەها ڕابردی فقهی نەبوو کە بابەت و ڕووداوەکانی ڕێک بخا و سنوورەکانی ڕوون بکاتەوە کە پەیوەستن بە مافی ئەو ئاژەڵانەی یارمەتی مرۆڤ دەدەن لەو ژیانەدا بۆیە ئەم کۆمەڵانە مرۆڤی ناچار نەدەکرد بەندەکانی ئەو کۆمەڵانە جێبەجێ بکات هەموو کەسێک ئازاد بوو لە جێبەجێکردنیان یان جێبەجێ نەکردنیان بۆیە هەر کەسێک جێبەجێ بکردبوونایە پاداش نەدەکرا ئەگەر بە پێچەوانەشکاری بکردایە سزا نەدەدرا بە پێچەوانەی شەریعەتی ئیسلام لەبەر ئەم هۆکارانەی سەرەوە پێویستە ئاژەڵان بپارێزرێن و سەلامەتیان فراهەم بکرێت لە ناوچوون ئەمەش بە دەرکردنی چەند یاسایەکی بەسوود کە تایبەتن بە پاراستنی ئاژەڵانەوە بۆیە ویستمان لەسەر ئەم بابەتە بنووسین تا ئەو شتانە دیاری بکەین کە لە ناو یاسا تایبەتیەکانی پاراستنی ئاژەڵاندا هەن و بەروباردی بکەین لەگەڵ یاسای دەوڵەتەکانی تر و هەرچێکیش پێویست بێت بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کوڕیانەی لەو یاسایانەدا هەن پڕی بکەینەوە بە پێشنیازی بەسوود و خاڵە لاوازەکانی باش بکەین لە عێراقدا بەگشتی و لە کوردستان بە تایبەتی چونکە کوردستان چەندان زۆر ئاژەڵی کێوی و ماڵی و ئاوی لەخۆ دەگرێت کە ئەوانە بنچینەی بوارەکانی ئابووری و گەشت و گوزارن ئەمەش بە ئامانجی گێڕانەوەی ئاژەڵ و باڵندە کۆچەریەکان بۆ شوێنی سروشتی خۆیان چونکە ئەم شوێنانەیان لێ قەدەغە کرابوو بەهۆی جەنگەکانەوە لەبەر ئەوە پێویستە ژینگەیەکی تەواو سەلامەت بۆ ئەم ئاژەڵ و باڵندانە دابین بکرێت بۆ ئەوەی بگەڕێنەوە و زیاد بکەن ئەمەش پێویستی بەوەیە لە پەرلەمانی کوردستاندا یاسایەکی نوێ دەربچێت کە لەسەر بناغی سوودوەرگرتنی مرۆڤ لە ئاژەڵ نەبێت بەڵکو لەسەر بنچینەی ڕەوشت و ئاین بێت چونکە ئاژەڵ بوونەوەرێکی زیندووە هەست بە ئێش و ئازار دەکات چونکە بێگیان نییە جگە لەمانەش پێویستە ئاژەڵ دوور بخرێتەوە لە تونند و تیژی و دزین بەو پێی مار و مڵکن داریە تووشی ئەم دەستدرێژیانەی کە باسمان کرد دەبنەوە بابەتەکانی ئەم لێکۆڵینەوەی دابەشی سەر 4 تەوەر دەکەین یەکەمیان تایبەت دەکەین بۆ دەستدرێژی جەستەیی بۆ سەر ئاژەڵی ماڵی تەوەری دووەمیش باس لە دەستدرێژی جەستەیی دەکات بۆ سەر ئاژەڵی ناماڵی لە تەوەری سێمیشدا باز لە پاراستنی ئاژەڵ و باڵندە کێویەکان دەکەین لە ناوچوون لە تەوەری چوارەمیش لێکۆڵینەوە دەکەین لە دەستدرێژی سێکسی بۆ سەر ئاژەڵان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات
تەوەری یەکەم، تاوانی دەستدرێژی جەستەیی بۆ سەر ئاژەڵە ماڵیەکان لاپەڕەتدا. وەک ئاشکرایە کۆمەڵێک ئاژەڵی ماڵی بوونیان هەیە، لەوانش ئەو پەلەوەرانەی لە ناو گەڕەکی نیشتەجێدا هەن و لەگەڵ مرۆڤدا دەژین لەگەڵ هێندێک ئاژەڵی تر کە مرۆڤ سوودیان لێوەردەگرێت بۆ کاری کشت و کاڵی گواستنەوە و گۆشت و شیر و پێستە و هێلکە، چونکە یاسا ڕێگەی داوە ئەم ئاژەڵانە بەخێو بکرێن لە گەڕەکی نیشتەجێ بووندا بەو ژمارەیە کە لە ژمارەی بەکارهێنانی خێزانی و کەسی تێنەپەڕێت. ئەم ئاژەڵە ماڵیانەی وەک مەڕ و بزن و وشتر و مانگا و گامێش و وڵاغە بەرزە و گوێدرێژ گشتیان بە ئاژەڵی ماڵیدا دەنرێن کە سوود بە مرۆڤ دەگەێنن، بەڵام هێندێ جار ئەم ئاژەڵانە تووشی دەستدرێژیکردنە سەر دەبن و دەبێتە هۆی کوشتنیان یان بریندارکردنیان یان ئازار پێگەیاندنیان. ئەمەش تاوانێکە بە گوێرەی مادەی 482 یاسای سزادانی عراقی کە سزا دەدرێت بە بەندکردن و غەرامەکردن، یان یەکێک لەم دوو سزایە. کەسێک بە ئەنقەست یان بەبێ پێویستی ئاژەڵێکی سواربوون یان شتڕاکێشان یان بەرهەڵگرتن بکوژێت کە موڵکی خۆی نەبێت، یاخود برونێکی قوڵی تێبکات یان لێ بدات بە جۆرێک زیانێکی گەورەی پێ بگەێنێ، ئەم تاوانە 4 کۆڵەگەی هەیە. ئەلف، کۆڵەکەی مادی، با، جۆری ئاژەڵەکە، جیم، خاوەنداری ئاژەڵەکە، دال، کۆڵەکەی معنەوی. کۆڵەکەی مادی ئەم تاوانە 3 توخمی هەیە، لاپەڕە 11. 1. کردداری دەستدرێژیکردنە سەر ئاژەڵەکە ڕەفتاری تاوانکاری. 2. ئەنجام کە مردنی ئاژەڵگەکە یان بریندارکردنیەتی یان زیانی گەورە پێگەیاندنیەتی، ئەنجامی تاوانکاری. 3. پەیوەندی هۆداری لە نێوان کردداری دەستدرێژی و ئەنجامەکەی. 1. کردداری دەستدرێژیکردنە سەر ئاژەڵ ڕەفتاری تاوانکاری، ئەمەش ئەوە دەگەیەنێ کە تاوانکار کرددارێک ئەنجام بدات یان کرددارێک ئەنجام نەدات بەمەبەست. کردنی ئەم کرددارە یاخود نەکردنی ببێتە هۆی مردنی ئەم ئاژەڵە، یان بریندارکردنی یان زیانگەیاندنێکی گەورە بە ئاژەڵەکە یاخود ئازاردانی. بۆ نمونە وەک ئەوەی مادەیەکی ژەهراوی بدرێتە ئاژەڵەکە بەمەبەستی کوشتنی، یان پێنەدانی خواردن بە ئاژەڵەکە بەمەبەستی تاوەکو ئاژەڵەکە دەمرێت، یان پێنەدانی خواردن بە ئاژەڵەکە بەمەبەست تاوەکو ئاژەڵەکە دەمرێت. 2. ئەنجام پێویستە ئەم ڕەفتارە تاوانکاریە ببێتە هۆی مردنی ئاژەڵێک لە ئاژەڵەکانی سواربوون یان ڕاکێشان یان بارهەڵگرتن، وەک گوێدرێژ و هێستر و ماین. بەڵام هێندێک ئاژەڵی تر هەندوو جۆر سوودیان هەیە، ئەم دەقا دیاری نەکردوون، بۆیە وای تێدەگەین ئەم دەقا ئەمانیش دەگرێتەوە. بۆ نمونە گامێش و مانگا و گا بۆ سواریش بەکاردێن، بۆ ڕاکێشان و بارهەڵگرتنیش بەکاردێن. ئەمە جگە لە سوود لێوەرگرتنیان لە چەند بوارێکی تردا. هەر کەسێک ئەمانە بکوژێت یان بە تاوانباردا دەندرێت، بەڵام مەرجە ئەم ئاژەڵانەی ئەم دەقە باسییان دەکات موڵکی کەسێکی تر بن کاتێک تاوانبار هەڵدەسێت بە کوشتنیان، یان برینێکی گەورە لە جەستەیان دەکات، یان زیانێکی گەورەی جەستەییان پێدەگەیەنێ. لێرەدا یاسادانەر ئەو ئامرازەی دیاری نەکردووە کە ئەم ڕەفتارە تاوانکاریەی پێ ئەنجام دەدرێت، بۆیە هیچ جیاوازی نییە لە نێوان کردداری دەستدرێژیەکە، ئەگەر بە ڕێگای سەربڕین یان خنکاندن یان لێدانی ئاژەڵەکە تا مردن بێت، یان بەگول لە پێوە نامبێت گەر ئەم ئاژەڵە گۆشتی نەدەخورا، جا بریندار بکرێت یان بکوژرێت لەلایەن خاوەنەکەیەوە یان لەلایەن کەسێکی ترەوە. لەگەڵ ئەوەشدا دەقەکە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە پێویستە و ئاژەڵە موڵکی کەسێکی تر بێت، چونکە ئەم دەقا بۆ ئەوە هاتووە نەهێڵێت تاوانی جەستەی دژی ئاژەڵان ئەنجام بدرێت. وا باشە ئەم دەقا بەم جۆرە بێت. جیاوازی نییە ئەم ئاژەڵە موڵکی ئەو کەسە بێت کە تاوانەکە ئەنجام دەدات یان موڵکی کەسێکی تر بێت، چونکە معقوڵ نییە ئەو ئاژەڵانە لە تاوانی کوشتن بپارێزین کە جگە لە خاوەنەکان یەکێکی تر ئەنجامی دەدات. لە هەمان کاتدا هەمان تاوان ڕێگا پێ بدرێت گەر خاوەنەکەی بەبێ هۆکار ئەنجامیدا لەبەر ئەوەی لە هێندێک باردا دروستە بۆ خاوەنەکەی ئاژەڵەکەی خۆی بکوژێت. بۆ نمونە گەر یەکێک جگە لە خاوەنەکەی قاچی ئاژەڵەکەی شکاند و توانای چاکبوونەوەی نەبوو، یان ئاژەڵەکە تووشی نەخۆشیێکی ترسناک ببێ و خاوەنەکەی بێهیوا بێت لە چابوونەوەی، بەڵام گەر ئاژەڵەکە گامێش بێت یان مانگا بێت خاوەنەکەی بەکاری بهێنێت بۆ سواری و شتڕاکێشان، بەڵام سەری ببڕێت بۆ خواردنی گۆشتەکەی، ئەما سزا نادرێت، چونکە ئەم ئاژەڵە سوودی دوولایەنی هەیە. هەروەها لەمە پێش باس کرا بە پێچەوانەی و ئاژەڵانەی بڕگەی 2 مادەی 482 باسییان دەکات لە یاسای سزادانی عراقی کە ڕەفتارە تاوانکاریەکەی دیاری کردووە کە دەڵێت دەبێت ئاژەڵەکە ماسی بێت و هێندێک ئامرازی دیاریکراو لە دژی بەکار بێت، وەک ژەهرەکان و تەقەمەنیەکان و ماددە کیمیاویەکان و ئامرازە کارەباییەکان و ئەوانی تر. پەیوەندی هۆکاری نێوان کردار و ئەنجام دەتواندرێت وا دابندرێت ئەنجامدانی ئەم تاوانە دێتە دی بە ئەنجامدانی ڕەفتارێکی نەرێنی، وەک ئەنجام نەدانی کارێکی بەرامبەر ئەم ئاژەڵە، وەک ئەوەی ئەم ئاژەڵە موڵکی کەسێک بێت و لە لای کەسێکی تر بێت یاخود بەکرێ لە لای ئەم کەسە بێت.
بەڵام ئەم کەسە بە مەبەست خواردنی پێنەدات تا لە برسان دەمرێت، یان هەڵسێ بە بریندارکردنی ئاژەڵەکە بە برینێکی سەخت یان زیان پێگەیاندنی. مەرجنی ئەم برینە گەورەیە یان ئەم زیانە گەورەیە بێتە هۆی نەنگێکی بەردەوامی ئاژەڵەکە، واتە یاسا بەردەوامی زیانەکە و توانای چاکنەبوونەوەی ئاژەڵەکەی نەکردۆتە مەرج. کەواتە تاوانبار سزا دەدرێت لەسەر ئەم تاوانە تەنانەت ئەگەر بتوانرێ زیانەکەش چاک بکرێتەوە. بەڵام تاوانبار بەم سزا دیاریکراوە سزا دەدرێت ئەگەر ئەو زیانەی بە ئاژەڵەکەی گەیاندووە زیانێکی گەورەش نەبێت. بۆیە مادەی 484 یاسای سزادانی عراقی دەڵێت سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیەک لە مانگێک زیاتر نەبێت، یان بە سزای دارایی کە لە 20 دینار زیاتر نەبێت. ئەو کەسە زیان بە ئاژەڵێک بگەێنێ کە موڵکی خۆی نەبێت و زیانەکەی گەورە نەبێت. هێندێک کەس وای دەبینن هەمان ئەم بێوەرە گشتیەی کە باس کراوە لە مادەی 29 یاسای سزادانی عراقی کە پشت بە گریمانەی هاوسەنگی هۆکارەکان لەگەڵ هەندێک کەمکردنەوەی بارەکەی بسەپێنرێت لەسەر پەیوەندی هۆکاری و ئەنجامی تاوانباری، کە ئەم مادەیەش دەڵێت: 1. ئەو کەسە لەسەر تاوانەکەی لێپرسینەوەی لەگەڵدا ناکرێت ئەگەر ئەنجامی ئەو کارێک کردوویەتی ڕەفتارێکی تاوانکاری نەبێت، بەڵام تاوانکاریەکەی دەپرسرێتەوە تەنانەت ئەگەر لەگەڵ ڕەفتارە تاوانکاریەکەی هۆیەکی تری پێشوەخت یان هاودەم یان لە دوای ڕەفتارەکەی هەبێت بەشداری بکات لە ڕەفتارەکە، تەنانەت گەر خۆشی نەیزانێت. 2. بەڵام گەر تەنها هۆیەکە بەس بوو بۆ هێنانەکایی ئەو ئەنجامە تاوانکاریە لەو بارەدا ئەنجامدەر لێپرسینەوەی لێ ناکرێت، تەنها لە کردارەکەی بەرپرسیار دەبێ. بەڵام ئەوەی پێویستە بە دەستپێکردنی ئەم تاوانکاریە هەروەها دەزانین دەستپێکردن لە جێبەجێکردنی کردارەکە بە مەبەستی ئەنجامدانی تاوانێک یان کەتنێک گەر نەکرا یان شوێنەوارەکەی ون بوو لەبەر چەند هۆیەک کە لە توانای بکەرەکە بەدەربوو ئەوە لێپرسینەوەی لێ ناکرێت. هەروەک دەبینین یاسادانەر بە دەقێکی ڕوونەی وتووە دەستپێکردن تاوانە بە پێچەوانەی یاسادانەری میسری، بەڵام گەر تەماشای ئەو تاوانە بکەین بە گوێرەی بنەما گشتیەکان لەوانەیە دەستپێکردنیشی بگەێنێت. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆڵەگەی دووەم جۆری ئاژەڵ لاپەڕە 16. هێندێک پێیان وایە یاسادانەر ئەو ئاژەڵەی دەشێ ئەم تاوانانەی بەرامبەر بکرێت دیاری کردووە و ناوی بردووە، بۆیە ناتوانرێ بە پێوانە لەسەرکردن فراوان بکرێت. ئەم ئاژەڵانش ئاژەڵی سواربوون و ڕاکێشان و بارهەڵگرتن و ماسیە. بەڵام ئێمە هەروەک باسمان کرد دەڵێین هێندێک ئاژەڵی تر هەن کە جگە لەو ئاژەڵانەی لە دەقەکەدا ناویان هاتووە بۆ زیاتر لە مەبەستێک بەکاردەهێنرێن، وەک مەبەست بۆ سواربوون و ڕاکێشان و بارهەڵگرتن. ئەمانش وەک گاگەل و گامێش و مانگا کە بۆ سواربوون و ڕاکێشان و بارهەڵگرتن و زەوی کێڵان بەکاردەهێنرێن وەک ئاژەڵەکانی تر. بۆیە لەوانەیە ئەم دەقە ئەمانیش بگرێتەوە. بەڵام ئێمە یەکدەنگین لەگەڵ ئەوانەی کە دەڵێن دەقەکە چوارپێکانی تر ناگرێتەوە وەک بزن و بەرخ، چونکە ئەمانە بۆ سواربوون و ڕاکێشان و بارهەڵگرتن بەکار ناهێنرێن. کۆڵەکەی سێم خاوەنداری ئاژەڵ لاپەڕە 16. یاسا مەرجی داناوە بۆ ئەوەی ئەم تاوانە بەرپا بێت لە مادەی 482 یاسای سزادانی تاوانی عراقی کە دەڵێ ئەم ئاژەڵە دەبێ موڵکی کەسێکی تر بێت جگە لە تاوانبار. بەڵام ئەگەر ئاژەڵەکە موڵکی خاوەنەکەی بێت کە تاوانەکەی ئەنجامداوە بۆی هەیە بیکوژێت. بەڵام ئێمە وای بۆ دەچین ئەم تاوانە پز نابەستێت بە هەمان ئەو بنچینەیە کە لە یاسای سزادانی عراقیدا هاتووە بۆ دزینی ماڵ، چونکە دەڵێت تاوانەکە بەرپا دەبێت ئەگەر یەکێکی تر جگە لە خاوەنەکەی ماڵەکە بدزێت. لەبەر ئەوەی ئەم تاوانەی لەم مادەیەدا هاتووە یاسادانەر بە دەق و تویەتی وەک تاوانێکە کە دژی ئاژەڵێک ئەنجام دەدرێت لە باری مادیەوە، بەڵام لەبارەی ڕەوشت و ڕامیاری ئەم تاوانە نابێت ئەنجام بدرێت لەبەر ئەوەی قەدەغە کراوە تاوانی کوشتنی مرۆڤ یان ئاژەڵ ئەنجام بدرێت. لەبەر ئەم هۆیانەی پێشتر باسمان کرد کە بریتێ لە پاراستنی گیانی ئاژەڵێک کە مافی ژیانی هەیە لەبەر ئەوەی لەلایەن خودای گەورەوە دروست کراوە. جاری جیهانی مافی ئاژەڵیش دەختی لەسەر ئەما کردوتەوە کە کۆمەڵەی وڵاتانی تایبەت بە مافی ئاژەڵ لە خۆی گرتووە کە پەیوەندیدارە بە کۆمەڵەی نێودەوڵەتی لە کاتی ئەو کۆبنەوەی بۆ مافی ئاژەڵ بەسترا لە لەندەن لە 23 سەپتەمبەری 1977 کە لە پێشەکی ئەم جارنامەیە جیهانیەدا هاتووە. ژیان هەمووی وەک یەکە بۆ گشت دروستکراوە زیندوەکان. ژیان هەمووی وەک یەکە بۆ گشت دروستکراوە زیندوەکان. مافی سروشتی بۆ گشت ئەم دروستکراوانە چوون یەکە. ئاژەڵیش دڕکە پەتکی هەیە، مافی دیاریکراوی هەیە. بۆیە بە کەمزانین یان نەزانینێکی کەمیش بۆ ئەم مافانە دەبێتە هۆی زیان بەخشینێکی زۆر بۆ سروشت. کاتێک مرۆڤێک تاوانێک دژی ئەم ئاژەڵانە ئەنجام دەدات، ژیانی جۆرەکان لەگەڵ یەکتری بەیەکەوە بەڵگەیە بۆ دان پیانانی مرۆڤ بە مافی جۆری ئاژەڵ لە ژیاندا. لەسەر ئەو بنچینەیە کە ڕێزگرتنی مرۆڤ بۆ ئاژەڵان هاوشانە بە ڕێزگرتنی مرۆڤ بۆ مرۆڤ، لە مادەی یەکەمی ئەم جارنامەیەدا هاتووە گشت ئاژەڵەکان وەک یەک بە شێوەیەکی لە دایک بوون و هەمان مافی مرۆڤیشیان لە ژیاندا هەیە.
گشت ئاژەڵێک مافی ڕێزگرتن و هەڵسوکەوتی باش لەگەڵکردنی هەیە. پێویستە مرۆڤ بیان پارێزێ و مامەڵەی نابەجێ و خراپ و توندوتیژیان لەگەڵدا نەکات. ئەگەر هاتوو مردنی ئاژەڵەکە پێویست بوو، ئەوە پێویستە بە ڕێگەیەکی لە ناکاو بەبێ ترس و تۆقاندن ئەنجام بدرێ، بەڵام پێویستە ئەوە جیا بکرێتەوە کە خاوەن ئاژەڵ دەتوانێت ئاژەڵەکەی خۆی بکوژێ، وەک پێشتر باسمان کرد. ئەمەش لە حاڵەتێکدا ئەگەر ئاژەڵەکە نەخۆش کەوت و نەخۆشیەکەی ترسناک بوو، یاخود قاچەکانی شکا بە شێوەیەک بە زیندومانەوەی سوودی نەبوو، ئەو کاتە دەتواندرێ بکوژرێ بۆ ڕزگارکردن لە ئازار وەک بەزەیی پێهاتنەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆڵکەی چوارەم، کۆڵکەی معنەوی، لاپەڕە 19. بۆ دروستبوونی ئەم تاوانە کە بە تاوانی ئەنقزدا دەندرێت، پێویستە کەسەکە ویستی هەبێت، چونکە تەنها هەڵە نابێتە هۆی دروستبوونی ئەم تاوانە، وەک ئەوەی یەکێک ئاژەڵێک بە ئۆتۆمبیلەکەی بکوژێت، جا ئەم کوشتنە بەهۆی گرنگی پێنەدان بێت یان بەهۆی نادوربینی بێت. ئەم کەسە بەهۆی کوشتنی ئەم ئاژەڵە لێپرسینەوەی لەگەڵ ناکرێت، بەڵام هەمان کەس لەسەر هەمان تاوان لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت بە گوێرەی ماددەی 485 لە یاسای سزادانی عراقی کە بەدەق دەڵێت ئەو کەسەی بەهۆی هەڵەوە دەبێتە هۆی مردن یان بریندارکردنی بەستە زمانێک یاخود ئاژەڵێک کە مڵکی کەسێکی تر بێت سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیەک لە 10 ڕۆژ زیاتر نەبێت یان بە سزای دارایی کە لە 10 دینار زیاتر نەبێت. بۆ بوونی ئەم ویستە پێویستە بکەر بزانێت کردارەکەی دژی ئاژەڵێکە و ئەم ئاژەڵەش مڵکی کەسێکی ترا. ئەم کردارەی ئەنجامی دەدا دەبێتە هۆی مردنی ئاژەڵەکە یان زیان پێگەیاندنی یان دروستکردنی برینێکی گەورە لە جەستەی و پێویستە ئەو ئاژەڵەش لەو ئاژەڵانە بێت کە ناویان لە مادەی 482 یاسای سزادانی عراقیدا هات بێت بە مەرجێک بکەر ئازاد بوو بێ و لەژێر فشاردا کارەکەی پێ نەکرابێت. بەڵام ئەوەی پەیوەندیدارە بە ئازاردانی ئاژەڵێکی ماڵی بەدڵ ڕقانە یاسا دانەر ئەم ئاژەڵەی وا داناوە کە بوونەوەرێکی زیندووە و مافی ژیانی هەیە. بۆیە لە مادەی 486 یاسای سزادانی عراقی بەدەق دەڵێت: 1. سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیەک لە 3 مانگ زیاتر نەبێت یان بە سزای دارایی کە لە 30 دینار تێنەپەڕێت ئەو کەسەی بەدڵ ڕقانە لە ئاژەڵێکی ماڵی دەدات یان لە ئاژەڵێکی ماڵی کراو دەدات یان ئازاری دەدات یان جەستەی پارچە پارچە دەکات یان بە خراپی هەڵسوکەوتی لەگەڵدا دەکات بە ڕێگایەک لە ڕێگاکان یان بەبێ پێویست ڕێگایەکی دڵڕقانە بەکاردێنێ بۆ کوشتنی. 2. سزا دەدرێت ئەو کەسەی ئاژەڵێکی سواربوون یان بارکردن یان کەلوپەل گوێزانەوە بار بکات بەو هێندەیەی ئاژەڵەکە توانای هەڵگرتنی نەبێت یان بەکاری بهێنێت لەو کاتەی ئاژەڵەکە توانای کارکردنی نەبێت، ئەمەش ببێتە هۆی برینداربوونی ئاژەڵەکە یان کەندام بوونی. بە گوێرەی ئاینی ئیسلام خراپ مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵ و ئازاردانی گوناهە، بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە گوێرەی ئەو وتویەتی بوخاری و مسلیم پەسەندیان کردووە دەفەرموێ: ژنێک ڕۆژی قیامەت ئازار دەدرێت لەسەر پشیلەیە کە ئەم ژنە خواردنی پێ نەداوە و ئاوی نەداوەتێ و نەشی هێشتووە بۆ خۆی خواردن پەیدا بکات. ئاینی ئیسلام ئازاردانی ئاژەڵی حرام کردووە، نەفرەتی لەو کەسانە کردووە کە بە بێچەوانە ڕەفتار دەکەن. مسلیم دەگەڕێتەوە لە کوڕی عەباس و دەڵێت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەلای گوێدرێژێکدا ڕابورد کە لە نێو چاوانی بریندار کرابوو، وتی: نەفرەتی خوددا لەو کەسە بێت ئەمەی کردووە. هەموو ئەمانە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە ڕەفتارکردنی نابەجێ بەرامبەر ئاژەڵ و ئازاردانی و دڵپێنەسووتانی بە تاواندا دەندرێت لە ئاینی ئیسلام، چونکە لە ئاینی ئیسلامدا هاتووە نابێت ئاژەڵان بخەسێنرێن وەک وشتر و وڵاخە بەرزە و مەڕ. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. تەوەری دووەم، لاپەڕە 22. تاوانی دەستدرێژی جەستەیی بۆ سەر ئاژەڵە ماڵیەکان. هەروەک دەزانین سروشت پڕیەتی لە جۆرە جیاوازەکانی ئاژەڵی وشکانی و دەریایی و دڕندە و کێویەکان وەک شێر و پڵنگ و گورگ و ئەوانی تر. زۆربەی یاساناسەکان وای بۆ دەچن کە نابێ لەگەڵ کەسێک لێکۆڵینەوە بکرێت ئەگەر ئاژەڵێکی کێوی ئازاردا یان کوشتی. هەر لەبەر ئەمەشە هیچ دەقێکی لێوەشاوە لە یاسای سزادانی عراقی نەهاتووە دەربارەی ئەم بابەتە، جگە لەمەی کە لە بڕگەی 495 یاسای سزادانی عراقیدا هاتووە کە بەدەق دەڵێت هەر کەسێک لە ڕێگایەکی گشتیدا شتێک بەرەڵا بکات کە خەڵکی لێ بترسن یان ئاژەڵێکی دڕندەی زیانبەخش بەرەڵا بکات بە جۆرێک لە جۆرەکان، هەر کەسێک ئامادەباشی تەواو نەکات بۆ جڵەوگیری ئەو ئاژەڵەی لە ژێردەستیدایە بۆ ئەوەی نەهێڵێت زیان بە خەڵک بگەێنێ، سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیەک لە مانگێک زیاتر نەبێت یان بە سزای دارایی کە لە 20 دینار زیاتر نەبێت. لەسەر ڕۆشنایی یاسادانەری عراقی پشتی بەستووە بە دەرکردنی چەند یاسایەکی تایبەتی بۆ پاراستنی ئەم ئاژەڵانە، جا بە یەکجاری پێت یان کاتی بێت بۆ ئەوەی لە ناو نەچن، وەک یاسای ڕاوکردنی ئاژەڵە ئاویەکان و پاراستنیان بە یاسای ژمارە 41 ساڵی 1958 و یاسای پاراستنی ئاژەڵ و باڵندە کێویەکان بە ژمارە 21 و 1979.
لەگەڵ بڕیاری ژمارە 1277 لە 26 نۆی 1970 کە ناهێڵێت ئاژەڵە کێویە شیر دەرەکان ڕاو بکرێن لەگەڵ باڵندە کێویەکان لە گشت دەشتەپانەکانی عێراق بۆ ماوەی 5 ساڵ. بڕیاری ژمارە 463 لە 22 هەفتی 1970 کە ناهێڵێت ڕای مامز بکرێت لە گشت ناوچەکانی عێراقدا. هەر کەسێک مامزێک بکوژێت سزای دارایی دەدرێت بە 5,000 دینار و دەست بە سەریش دەکرێت بۆ ماوەی مانگێک لە بڕی هەر مامزێک کە کوشتویەتی. لەو کاتەی یاسای وڵاتانی تریش بەڕوونی باسییان کردووە وەک مادەی 433 یاسای سزادانی جەزائیری کە دەڵێت هەر کەسێک ئاژەڵێکی ماڵی بکوژێت سزا دەدرێت بە بەندکردن بەلایەنی کەمەوە بۆ ماوەی 20 ڕۆژ تا 2 مانگ بەلایەنی زۆریەوە لەگەڵ سزادانی دارایی کە 50 دینارە تا 500 دینار یان بە یەکێک لەم دوو سزایە کە ئەم سزایانەی داناوە بۆ هەر کەسێک بەبێ پێویستی لە هەر شوێنێک ئاژەڵێکی ڕاکێشان یان سواربوون یان بار هەڵگرتن یان ئەو چوار پێیانەی شاخیان هەیە وەک بەرخ و بزن یان هەر ئاژەڵێکی تر یان سەگی پاسەوانی یان ئەو ماسیانەی لەناو گۆم و گۆماوەکاندا هەن. هەر کەسێک بەبێ پێویستی ئاژەڵێکی ماڵی بکوژێت لەو شوێنێک کە موڵکی خۆیەتی یان بەکرێ گرتووە یان خاوەن ئاژەڵە کوژراوەکە کشتتوکاڵی تیادا دەکات. هەروەها یاسادانەری قەتەڕی بەدەق دەڵێت لە مادەی 337 هەر کەسێک بە توندی لە ئاژەڵێکی ماڵی یان پەلەوەر یان کێوی بەندکراو بدات یان ئازاری بدات سزا دەدرێت با بەندکردن بۆ ماوەیەک لە 2 مانگ زیاتر نەبێت یان بە سزای دارایی کە لە 200 ریال زیاتر نەبێت یان بە هەردوو سزاکە بە یەکەوە سزا دەدرێت. ئەمەش مانای وایە یاسادانەری قەتەری تەنها لەسەر لێدانی بەهێز و ئازاردانی ئاژەڵی دڕندا کە بەند نەکرابێت سزای دانناوە بەڵکو بۆ زۆر شتی تریش سزای داناوە. ئەوەی پەیوەستە بە سەگی بەرەڵا و مادەی 5 یاسای قەڵاچۆکردنی سەگی بەرەڵایە بە ژمارە 48 ساڵی 1986 ئەویش بەدەق دەڵێت نابێت سەگ ڕابگیرێت گەر ناونووس نەکرابێت لە فەرمانگەی تەندروستی ئاژەڵان. بەڵام مادەی 2 ئەم یاسایە دەڵێت پێویستە لیژنەیەک دابنرێت پلانی گونجاو دابڕێژرێت بۆ چارەسەرکردنی دیاردەی سەگی بەرەڵا بۆ ڕێگایانەی کە لیژنە دایدەنێت و پێویستە سەگی بەرەڵا قەڵاچۆ بکرێت لەسەر ڕێگا گشتیەکان و دەرەوەی ماڵەکان و لە شار و شارۆچکەکان و ناوچە دەشتاییەکان. بە گوێرەی ئەم یاسایە نابێت سەگی بەرەڵا لە خۆ بگیرێت. ئەمە لەلایەکە تریشەوە ڕێگەی داوە سەگە تۆپیوەکان بسووتێنرێن لە شوێنە دوورەکان. ئەوەی پەیوەستە بە ئاژەڵان کە جاردانی جیهانی مافەکانی ئاژەڵ تیایدا بەدەقهاتووە هەموو ئاژەڵێکی چوارپێ مافی جوڵانەوەی هەیە بە ئازادی لە چوارچێوە سروشتەکەی خۆیدا. هەروەها مافی زۆربوونی هەیە. هەموو بێبەشکردنێکی ئاژەڵ لە ئازادیەکانی قەدەغەیە تەنانەت ئەگەر بۆ کاری زانستیش بێت. گەر لەگەڵ ئەم مافانە پێچەوانە بوو هەروەها ئەم جاری جیهانیە قەدەغەی کردووە ئاژەڵان بەکار بهێنرێن لە نمایشە هونەری و گاڵتە ئامێزیەکانی وەک سێر. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هەڵوێستی یاسا سزاییەکان لەسەر خراپ هەڵسوکەوتکردن لەگەڵ ئاژەڵان لاپەڕە 26 یاساکان لە ناونانی بەشە تایبەتیەکانی سزا جیاوازیان هەیە. کاتێک باز لە سزادانی تاوانبار دەکەن گەر تاوان یان دژی ئاژەڵ ئەنجامدا بۆ نمونە لە یاسای فەڵەستینی تاوانباری خراپ مامەڵەکەر لەگەڵ ئاژەڵاندا سزا داوە بە گوێرەی لە مادەی 180 کە دەڵێت سزا دەدرێت بە بەندکردنی هێشتنەوە و وەستاندن بە سزادانی دارایی 5 جونەی. هەر کەسێک ئەم کارانە ئەنجامدات هەر کەسێک ئاژەڵێکی ماڵی کە خۆی خاوەنی بێت خواردنی پێنەدات یان زۆر بە توندی پشتگوێی بخات یان بە زۆر بە توندی لە ئاژەڵێکی ماڵی بدات یان بارگرانی بکات یان ئازاری بدات. یاسادانەری قەتەریش لەسەر تونند و تیژیکردن بەرامبەر ئاژەڵ سزای داناوە لە مادەکانی 327 تاوەکو 329. بەڵام لە مادەی 329 دا بەدەق دەڵێت گەر ئەم تاوانە کۆم بوو بۆ ماوەی هەفتەیەک تەواو نابێت هیچ ڕێکاریەکی سزادان لە بڕی ئەم تاوانەی کە لەو مادانەدا هاتبوون بکرێت. یاسادانەری تونسیش ئەو کەسانی سزا داوە کە مامەڵەی خراپ لەگەڵ ئاژەڵی خۆیان ئەنجام دەدەن هەروەک لە مادەی 317 سێ بڕگەی 4 هاتووە لەژێر ناونشانی ئەو سەرپێچیانەی پەیوەستن بە ڕەوشتی گشتیەوە. ئەو کەسانەی دەست دەکەن بە خراپ مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە ماڵیەکانی خۆیان یان لەگەڵ ئەو ئاژەڵانەی لەلایەن دانراوە بە مەبەستی پاراستنیان هەموو کاتێک دەکرێت سزا بدرێت بە بەندکردن لەو کاتێک کردارەکە دووبارە دەبێتەوە. بڕگەی 4 لە مادەی 321 لە هەمان یاسادا لەبارەی ئەو سەرپێچیانەی پەیوەستن بە ڕێگا گشتیەکان دەڵێت ئەو کەسانەی ئاژەڵەکانیان جێدەهێڵن تازیان بە ڕێگا گشتیەکان و گۆڕەپانەکان بگەێنن کارەکانیان بە سەرپێچی دانانرێ. ئەو کەسانەی ئاژەڵەکانیان جێدەهێڵن تازیان بە ڕێگا گشتیەکان و گۆڕەپانەکان بگەێنن کارەکانیان بە سەرپێچی دادەنرێ. سزاکەشی ئەم سزایەیە کە بە فەرمانە باڵا تایبەتیەکان دیاری دەکرێت. گەر ئەم ئاژەڵەی باسکرا نەخۆشیەکی هەبێت یان ئازارێکی بێهیوا لە چاکبوونەوەی هەبێت دادگا بۆی هەیە ئەم ئاژەڵە لەناو بەرێت. هەروەها مادەی 329 بەدەق دەڵێت نابێت هیچ ڕێکارێکی سزادان ئەنجام بدرێت لەبەر ئەم تاوانانەی کە لەم
فەسڵەدا هاتووە دوای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر ئەنجامدانی تاوانەکە. هەروەها یاسادانەری ئیماڕاتی لە مادەی 120دا سزای داناوە لەسەر مامەڵەی دڵڕەقانە بەرامبەر ئاژەڵان کە دەڵێت ئەو کەسە بەند دەکرێت بۆ ماوەیەک کە لەوانەیە بگاتە مانگێک، یان بە سزادانی دارایی گەرکارێک ئەنجام بدەن لەوانەیە ببێتە دڵڕەقی بەرامبەر ئاژەڵەکە بە مەرجێک مانگێک بەسەر شکایەتکردنەکە لەسەر ئەم کردارە تێپەڕ نەبوو بێت. یاسادانەری جەزائیریش لە مادەی 443دا بەدەق باسی ئەو سەرپێچیانە دەکات کە پەیوەستن بە ئاژەڵانەوە و دەڵێت ئەو کەسە سزا دەدرێت بەلایەنی کەمەوە بۆ ماوەی 10 ڕۆژ تا 2 مانگ بەلایەنی زۆریەوە لەگەڵ سزای دارایی کە لە 50 دینارەوە بۆ 500 دینار بوێت، یان بەیەکێک لەم دوو سزایە گەر بەبێ پێویستی ئاژەڵێکی شتڕاکێشان یان ئاژەڵێکی هەڵگرتن یان سواری یان بار هەڵگرتن یان چوارپێیە شاخدارەکان یان بەرخ و بزن یان هەر ئاژەڵێکی تر یان سەگی پاسەوانی یان ماسیەکانی ناوگۆم و گۆماوەکان بکوژێت. هەر کەسێک بەبێ پێویستی ئاژەڵێکی ماڵی لەو شوێنەی خۆی خاوەنیەتی یان بەکرێ گرتووە یان خاوەنی ئاژەڵە کوژراوەکە دەیکێڵێت. یاسادانەری سۆدانیش لە دڕەقی بەرامبەر ئاژەڵاندا لە مادەکانی 238 تا 241 باسی سزای ئەو کەسانە دەکات کە لە مادەی 238دا دەڵێت هەر کەسێک بە توندی لە ئاژەڵێک بدات یان ئازاری بدات یان مامەڵەی خراپ بە ئەنقەس بە هەر ڕێگایەک بێت لەگەڵ ئاژەڵێک لە ئاژەڵە ماڵیەکان یان کێویەکان ئەنجام بدات لەو ئاژەڵانەی کە لە سەربەستی خۆیان بێبەش کراون یان شەڕ لە نێوانی دوو کەڵەشێر یان دوو بەرخ یان لە نێوان ئاژەڵە ماڵیەکانی تر دروست بکات یان شەڕێک بخات یان خەڵک هامدات بۆ ئەم کارە سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیە کە لە 2 مانگ زیاتر نەبێت یان بە سزادانی دارایی کە لە 20 جونەی تێنەپەڕێت یان بە 2 سزاکە بەیەکەوە. مادەی 239 دەڵێت هەر کەسێک ئاژەڵێک زۆر ماندوو بکات بە سواربوونی یان ڕاکێشانی یان بارکردنی بە زیاتر لە توانای خۆی یان دڵڕەقانە ئاژەڵێک کە ناشێت بۆ کارکردن کاری پێ بکات بەهۆی تەمەنیەوە یان نەخۆشیەوە یان بەهۆی برینەوە یان بەهۆی کەم ئەندامیەوە یان پشتگوێی بخات بە جۆرێک ببێتە هۆی ئازار بۆ ئاژەڵەکە کە پێویست نەبێت سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیەک لە مانگێک تێنەپەڕێت یان بە سزادانی دارایی کە لە 5 جونەی تێنەپەڕ نەکات یان بەم 2 سزایە بەیەکەوە. مادەی 240 بەدەق دەڵێت گەر یەکێک تاوانبار کرا بە گوێرەی مادەکانی 238 239 دادگا بۆی هەیە لەگەڵ ئەم سزایانە سزای تریان لە بری ئەم سزایانە بەسەردا بچەسپێنێت و ئەو ئاژەڵەی تاوانەکەشی بەرامبەر کراوە لەژێر پاسەوانی کاتی پۆلیسدا دەندرێ. هەروەها بۆی هەیە ئەم بڕە پارەی وەربگرێت بەو ڕێگایی کە پێبژاردننی پێوەردەگیرێت. دادگا بۆی هەیە فەرمان بدات بە کوشتنی ئاژەڵەکە گەر نەخۆشیەکی بێهیوا لە چاکبوونەوەیدا هەبوو. مادەی 241 دەڵێت نابێت هیچ ڕێکاریەکی یاسایی بگرێتە بەر. مادەی 241 دەڵێت نابێت هیچ ڕێکاریەکی یاسایی بگرێتە بەر گەر یەکێک لەم تاوانانەی لەم فەسڵەدا باسکراون ئەنجام درا لە دوای مانگێک لە ئەنجامدانی. بەڵام یاسای سوودانی تاکە یاسایە لە نێو یاسا عەرەبیەکان کە بە دەق شەڕەکەڵە شێر و بەرخ و ئاژەڵە ماڵیەکانی تری قەدەغە کردووە جاچ بە ئامادەکردن بێت یاخود بە ڕێکخستن بێت یان بەهاندان بێت. بەڵام یاسادانەری لیبی سزای داناوە بۆ ئەو کەسانەی ئاژەڵی خەڵکانی تر دەکوژن یان ئازاریان دەدەن لە مادەی 406 کە دەڵێت بەند دەکرێت بۆ ماوەیە کە لە 2 ساڵ تێنەپەڕێت یان بە سزای دارایی 5 جونەی گەر لایەنی زیان پێکەوتوو شکایەتی کرد هەر کەسێک بە ئەنقەس بەبێ پێویست ئاژەڵی یەکێکی تری کوشت یان ئازاری پێگەیان بە هەر شێوەیەک بێت دەکرێت بەندکردنەکە لە 6 مانگ کەمتر نەبێت گەر کردارەکە دژی ئەو 4 پێیانە ئەنجام درابوو کە بە کۆمەڵ بوون لە ناو مێگەل. لەم بارەشدا مەرج نییە لایەنی زیان پێکەوتوو شکایەت بکات. هەروەها سزا دەدرێت گەر کارەکەی دژی باڵندەکان ئەنجام دابوو لەو کاتەی زەوی تاوانبارەکەیان تێک دەدا. مادەی 502 باز لە دڵڕەقی بەرامبەر ئاژەڵان دەکات و دەڵێت هەر کەسێک دڵڕەقی بنوێنێ بەرامبەر ئاژەڵێک یان مامەڵەیەکی خراپی بەرامبەر بکات بەبێ پێویستی یان ناچاری بکات بارێکی قورس هەڵبگرێ یان کارێکی پێ بکات کە ماندووبوونی زۆری تێدا بێت سزا دەدرێت بە سزای دارایی کە لە 5 جونەی تێنەپەڕێت. یاسادانەری بەحرێنیش سزای داناوە بۆ دڵڕەقی نواندن بەرامبەر ئاژەڵان بە هەموو جۆرەکانیەوە وەک باڵندە و درندە و ماسی و خشۆکەکان لە مادەی 177دا کە دەڵێت یەکەم هەر کەسێک ئەلف بە دڵڕەقانە لە ئاژەڵێکی ماڵی بدات یان لە پەلەوەرێک بدات یان ئاژەڵێکی کێوی بەندکراو بدات یان باریان قورس بکات یان ئازاریان بدات یان بە جۆرێکی تر مامەڵەی خراپیان لەگەڵدا بکات یان خۆی خاوەنی ئاژەڵێکی لەم جۆرە بێت و ڕێگاش بدات ئەم جۆرە توند و تیژی و دڵڕەقەیان بەرامبەر بکرێت. با یان کار بە ئاژەڵێک بکات کە توانای کارکردنی نەبێت جا بەهۆی نەخۆشیەوە بێت یان بەهۆی پیریەوە بێت یان لەبەر برینداری بێت یان لەبەر کەم ئەندامی بێت یان ببێتە هۆی کارپێکردنی یان خۆی خاوەنی ئاژەڵێکی لەم جۆرە بێت و ڕێگا بدات کاری پێ بکرێت. جیم ئاژەڵێک بند بکات یان بیبەستێتەوە یان باری بکات یان بیگوێزێتەوە بە شێوەیەک ببێتە هۆی ئازاردانی ئەم ئاژەڵە بەبێ پێویست
یان خۆی ئاژەڵێکی لەم جۆرەی هەبێت و ڕێگا بدات ئەم جۆرە ئازارانە بدرێت، سزا دەدرێت بە بەندکردن بۆ ماوەیەک لە ساڵێک تێپەڕ نەکات، یان بە سزادانی دارایی کە بڕەکەی 500 ڕوپیە بێت، یان بە هەردوو سزاکە بەیەکەوە. 2. وشەی ئاژەڵ لەم مادەیەدا پەروەڵ و درندە و ماسی و خشۆک دەگرێتەوە. مادەی 107 دەڵێت گەر تاوانبارێک سزا درا بە گوێرەی ئەو مادەیەی سەرەوە، دادگا بۆی هەیە لەگەڵ هەر سزایەکی تر یان لە بڕی ئەم سزایە فەرمامدات ئەو ئاژەڵەی تاوانەکەی لە دژی کراوە لەژێر پاراستنی کاتی پۆلیسدا بندرێت. هەروەها دادگا بۆی هەیە فەرمان بدات کەسی تاوانبار ئەو بڕە پارە پێویستە بدات کە دادگا بە گونجاوی دەزانێت بۆ پاراستن و چارەسەرکردنی ئەم ئاژەڵە. ئەم بڕە پارە دیاریکراوەش بە هەمان ڕێگەی سزادانی دارایی وەردەگیرێت بە گوێرەی ئەم یاسایە. بەڵام ئەگەر ئەم ئاژەڵەی باسمان کرد نەخۆشیەکی هەبوو، چاوەڕوانی چاکبوونەوەی لێ نەدەکرا، یان ئازارێکی بەردەوام و بە ئێشی هەبوو، دادگا بۆی هەیە فەرمان بکات بە کوشتنی. یاسادانەری مەغریبیش هەمان سزای داناوە و هەمان ڕێڕەوی گرتووە لە مادەی 36 فەصلی 606 لە یاسای سزادانی مەغریبی. هەروەک مادەی 36 بەدەق دەڵێت هەر کەسێک ببێتە هۆی مردن یان بریندارکردنی ئاژەڵێک یان چوارپەیەکی خەڵکانی تر با یەکێک لەو ئەمرازانەی کە باز دەکرێن، خێرا لێخوڕینی گالیسکە و ماین و چوارپێکانی ڕاکێشان و بارکردن و سواربوون یان خراپ لێخوڕینیان یان زیادکردنی بارەکانیان. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەکارهێنانی چەک بەبێ ئامادەکاری یان بەسەر شێتانە یان بەردانەوەی بەرد یان تەناڕەقەکان. لاپەڕە 34 مادەی 37 بەدەق دەڵێت هەر کەسێک بە ئاشکرا دڵڕەقی بنوێنێت بەرامبەر ئاژەڵی ماڵی خۆی یان ئاژەڵەکەی لەلادانرابێت بە مەبەستی چاودێری کردنی، هەروەها ئەوانش کە مامەڵەی خراپ لەگەڵ ئاژەڵان دەکەن بە زیادکردنی بارەکانیان. مادەی 355 لە یاسای سزادانی میسریش بەدەق دەڵێت سزا دەدرێت 1. هەر کەسێک بە ئەنقەست و بەبێ پێویست ئاژەڵێک لە چوارپێکانی سواربوون یان ڕاکێشان یان بارکردن بکوژێت یان هەر جۆرێکی تر لە چوارپێکانیان ئازارێکی گەورەیان پێ بگێنێ. 2. هەر کەسێک ئاژەڵێک لەو ئاژەڵانەی باسمان کردن لە بەرگەکانی ڕابردوودا ژەهر خوارد بکات یان ئەو ماسیانەی لەناو ڕووبار و جۆم و گۆماوەکاندان و ژەهر خوارد بکات، دەکرێت هەردوو لایەن بخرێنە ژێر چاودێری پۆلیس بەلایەنی کەمەوە بۆ ماوەی ساڵێک و بەلایەنی زۆریەوە بۆ ماوەی 2 ساڵ. هەموو دەستپێکردنێک بەو تاوانانەی باسکران لە مادەی ڕابردوودا سزا دەدرێن بە سزای کارپێکردنی قورس یان بە بەندکردن و کارکردن بۆ ماوەیەک کە لە ساڵێک تێنەپەڕێت یان بە سزای دارایی کە لە 200 جونەی تێنەپەڕێت. ئێمە دەنگی خۆمان دەخەینە پاڵ ئەو ڕایەی کە دەڵێت 1. هەموو ئەو یاسایانەی باسکران کەم و کورتیان تێدایە، چونکە بە تەواوی ئاژەڵان ناپارێزن لەبەر ئەوەی ئەم یاسایانە لە بنچینەدا بۆ پاراستنی سامانی ئاژەڵی دانراون یان بۆ پاراستنی سامانی کشتتوکاڵی دانراون. ئەوانەی کە چوارپێ و مانگا و گامێش بەکاردەهێنن لە کاتی دانانیان نەویستراوە پاراستنی پێویست بۆ ئاژەڵان فراهەم بکرێت، دڵڕەقی و ئازاردان قەدەغە بکرێت یان ئەو کوشتنانەی کە مرۆڤ یان ئاژەڵ دەبنەهۆی نەهێڵدرێت. 2. بە پێویستی دەزانین یاسایەکی تایبەتی نوێ دەربکرێت کە هەموو ئەو یاسا و بڕیارە وەزاریانە لەخۆ بگرێت کە ئاژەڵان دەپارێزێت، بەمەرجێک هەندێ مادەی تری نوێی بۆ زیاد بکرێت کە جەخت بکاتەوە لەسەر دڵسووتان بە ئاژەڵ و مامەڵەکردنی نەرمونیان لەگەڵیاندا، بەمەرجێک چەند بەشێک لەخۆ بگرێت کە تایبەت بن بە ئاژەڵە ماڵیەکان و چوارپێکان، لەگەڵ ڕێکخستنی کاری قەسابخانەکان تا لە کاتی سەربڕیندا دڵڕەقی لەگەڵ ئاژەڵاندا بەکار نەهێنرێ. بەشێکی تریش تەرخان بکرێت بۆ پاراستنی ئەم ئاژەڵانە، هەروەک مادەی 225 یاسای شارستانی عراقی باس کراوە کە دەڵێت گەر کەسێک چوارپەیەک بوەستێنێت بەبێ پێویست یان لە ڕێگەی گشتی بیبەستێتەوە کە شوێنی تایبەتی ڕاوستانی چوارپێیان نەبێت، دەبێت زیانەکەی ببژێرێت لە هەموو بارێکدا. ئەم ئاژەڵە هەر زیانێک بگەینێت ئەوە زیان لێکەوتوو بۆی نییە بکوژێت، بەڵام بۆی هەیە داوای بژاردن بکات، وەک یەکێک بمرێت کاتێک چوارپەیەکی خۆی لێدەدات یان چەپۆکی لێ بدات یان گایەک قۆچی لێ بدات یان سەگێک گاز لە کەسێک بگرێت. بەڵام گەر خاوەنی ئاژەڵەکە لە دادگا ڕوونی کردەوە کە ئەو بە تەواوەتی خۆی ئامادە کردو بۆ ئەوەی نەهێڵێت هیچ زیانێک ڕوو بدات، ئەو کاتە زیانەکە نابژێرێت، تەنها لەو کاتەدا دەبژێرێت گەر ڕوون بۆەوە ئامادەکاری تەواوی نەکردووە بۆ ئەوەی نەهێڵێ زیان ڕوو بدات. ئەوەی پێویستە بە سەگەکانەوە خاوەنی سەگ لێپرسراویەتی زیانی تەندروستی و مادی هەڵدەگرێت گەر سەگەکەی بە کەسێکی تری بگەێنێ. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. تەوەری سێم پاراستنی ئاژەڵان و باڵندەی کێوی لە نەناو چوون. لاپەڕە 37 لەبەر ئەوەی چەکی ڕاوکردنی نوێ و جۆراوجۆر پەیدا بووە، بۆی ڕاوکردنی ئاژەڵان و باڵندەی کێوی زۆر بووە، زیادی کردووە. هەر لەبەر ئەمە خەریکە ئەم ئاژەڵ و باڵندە کێویانە لە ناو دەچن. ئەمەش بووەتە هۆی ئەوەی کۆمەڵەکانی پاراستنی ئاژەڵان و باڵندەی کێوی و کۆمەڵە هەرێمیەکان و نێودەوڵەتیەکانیش فشار بخەنە حکومەتە جیاوازەکان بۆ ئەوەی یاسایی تایبەت بەڕاوکردن دەربکەن کە ڕێگر بێت لە نەناوچوون و نەمانی ئەم ئاژەڵ و باڵندە کێویانە. جا ئەمەش یان بە دامەزراندنی شوێنی پاراستنی تایبەت بۆ ئەم ئاژەڵانە دەکرێت
یاخود بە قەدەغەکردنی ڕاوکردنیان و دانانی سزا بۆ ئەوانەی کە ڕاویان دەکەن و بەتایبەتی لە کاتی زاوزێکردنیاندا. لەم یاسایانەشدا باسی یاسای پاراستنی ئاژەڵان و باڵندەی کێوی دەکەین کە ژمارەکەی 21 بۆ ساڵی 1970 لە عێراقدا. بەو پێی ئەم ئاژەڵە کێویانە سامانێکی نەتەوەیین و پێویستە لەسەر هەموو هاوڵاتیان پارێزگاری لێ بکەن و خۆیان بە دوور بگرن لە ئازاردانیان و دژمن کاریکردنیان و ڕاوکردنیان بەبێ ویژدانی یاخود مامەڵەی پێوەکردنیان بە هەر شێوەیەک بێت لە شێوەکان تەنها بە گوێرەی بڕگەکانی یاسا نەبێت. حکومەکانی ئەم یاسایە هەموو ئەو ئاژەڵ و باڵندە کێویان ناماڵیانە دەگرێتەوە. بۆیە بەڕێوەبەرایەتیەکی تایبەت دامەزرێنرا کە ئەنجامدانی ڕێکاریە دیاریکراوەکان لە ئەستۆ گرتووە، لە نێوانیاندا پەروەردەکردنی ئاژەڵی کێوی و خۆجێیی لەسەر زەوی پارێزرا و بە مەبەستی زیادکردنیان بۆ ئەوەی دووبارە هاوسەنگی لەم بوارەدا بۆ سروست بگەڕێندرێتەوە. هەروەها پەروەردەکردنی ئاژەڵی کێوی لە ژینگەی تردا و گونجاندنی یاخود ماڵیکردنی بۆ ژینگەی عراق بە مەبەستی زیادکردنی و بەڕەڵاکردنی. هەروەها کارکردن بۆ دۆزینەوەی ژینگەی سروشتی پێویست بۆ پاراستنی ئاژەڵانی کێوی و چاککردنی و سنووردارکردنی ناوچەی ڕاوی پارێزراوەکە. ئەمیش بە شوێنی تایبەتیان و شوراکردنی و ڕێکخستنی ڕاوکردن تیایدا بە گوێرەی یاسا. ئەمەش بە دابەشکردنی عراق بۆ مەبەستی ئەم یاسایە بۆ چەند ناوچەیەکی قەدەغە کراو کە تیایدا ڕاوکردن قەدەغە بکرێت بە شێوەی بەردەوام یاخود کاتی و ناوچەکانی عراق بکرێنە ناوچەی بێڕاو و ناوچەی ڕاوکردن و ڕێگە پێدراوە بۆ گوێرەی لە یاسایەکەدا دیاری کراوە. هەروەها ئەم یاسایە وەزیری کشتوکاڵ و چاکسازی کشتوکاڵی سەرپشک کردووە لە دەرکردنی لیستێک کە ئەو جۆرانەی ئاژەڵی کێوی کە ڕاوکردنیان قەدەغەیە تیایدا دیاری بکرێت لەگەڵ دیاریکردنی ناوچەی قەدەغە کراو بە شێوەی بەردەوام و کاتی لەگەڵ دیاریکردنی ئەم وەرزانەی کە ڕاوکردن تیایدا قەدەغەیە. بەمەرجێ کەمترین ڕادەی ڕاوکردن و ئامرازی جۆرا و جۆری ڕاوکردن و پێوانەیان و جۆرەکانیان دیاری بکرێت لەگەڵ دەرکردنی یاسایەک کە بە یەکجاری بەکارهێنانی شێوازی فێڵکردن و لەناوبردنی کۆمەڵی لە ڕاوکردنی ئاژەڵانی کێوی قەدەغە بکات، وەک بەکارهێنانی تۆڕ و تەڵە و تەڵەی ئاسنین و ژەهر و بەدواکەوتنی ئاژەڵانی کێوی بە فڕۆکە و ئۆتۆمبیل و ئامرازەکانی تری گواستنەوەی ئالی. هەروەها قەدەغەکردنی بەکارهێنانی چەکی ئۆتۆماتیکی و ڕەشاش و چەکی ڕاوکردن ساتمەیی کە درێژی تەقاندنەکەی کەمتر لە 40 ملیم بێت. هەروەها ئەم یاسایە کۆکردنەوەی هێلکەی باڵندەی کێوی و تێکدانی هێلانەکانیانی قەدەغە کردووە تەنها لە حاڵەتی بەکارهێنانی نەبێت بۆ مەبەستی زانستی. هەروەها ئەم یاسایە دەرکردنی مۆڵەتی ڕاوکردنی ڕێگە پێداوە بەڵام بە مەرج و ڕێکاری تایبەت. گرنگترینیان ئەمەیە کە کەسەکە دەبێ عراقی بێت یاخود بێگانە بێت و دانیشتوی عراق بێت بە شێوەیەکی یاسایی. بە مەرجێک وڵاتەکەی ئەمیش ڕێگا بە عێراقیەکان بدات ڕاو لەناو وڵاتەکەیاندا بکەن دووسەرەیی لەگەڵ هەندێک شتی جیاکاری ڕێکخەری تر کە مەبەست لیان پاراستنی ئەو ئاژەڵانەیە. ئەم یاسایە سەرپێچیکەرانی سزاداوە بە سزایە کە زیاتر نەبێت لە 500 دینار یاخود بە بەندکردن بۆ ماوەیە کە زیاتر نەبێت لە 3 ساڵ یاخود بە هەردوو سزاکە بەیەکەوە لەگەڵ دەست بەسەرداگرتنی کەلوپەلی ڕاوکردنەکە و دەست بەسەرداگرتنی چەکی ئاگرینی بەکارهاتوو لە ڕاوکردنەکەدا تەسلیمکردنی بە وەزارەتی ناوخۆ. دانانی ئەم یاسایەش لەمەوە سەرچاوی گرتووە کەم ئاژەڵە کێویانە بە بەشێک لە سامانی نەتەوەی دادەندرێن، بەڵام دوای دەرکەوتنی چەکی نوێ زیادەڕەوی کرا لە ڕاوکردنی ئەم ئاژەڵانە بە شێوەیەک ئەم جۆرە ڕاوە بوون بە هەڕەشە بۆ لە ناوچوون و نەمانیان. هەروەها لە ترسی لە ناوچوونی ئەو ئاژەڵانە لە ڕێگەی سەربڕینەوە یاسادانەری عراقی سەربڕینی ئەو ئاژەڵانەشی ڕێک خستووە لە یاسای ژمارە 22 ساڵی 1972 هەموار کراو بە یاسای ژمارە 105 ساڵی 1989 کە تیایدا سەربڕینی نێرینەی ئاژەڵانی لە هێندێک حاڵەتدا قەدەغە کردووە، وەک چۆن سەربڕینی مێینەی ئاژەڵەکانی پێشگەیشتنیان بە تەمەنێکی دیاریکراو قەدەغە کردبوو، وەک مەڕ و بزن تا 5 ساڵی و مانگا تا 7 ساڵی و گامێش و وشتر تا 10 ساڵی. هەروەها سەربڕینی ئەو ئاژەڵانەی کە باسکران لە حاڵەتی دووگیانیدا قەدەغەی کراوە بە مەرجێک سەربڕینی لەو شوێن و ناوچانەدا بێت کە تەرخان کراوە بۆ ئەنجامدانی سەربڕین تیایاندا و سزای ئەو کەسانەی داوە کە سەرپێچی ئەم یاسایە دەکەن بە بەندکردن بۆ ماوەیەک لە ساڵێک زیاتر نەبێت و کەمتر نەبێت لە 3 مانگ یاخود بە سزای دارایی کە زیاتر نەبێت لە 1000 دینار و کەمتر نەبێت لە 300 دینار یاخود بە هەردوو سزاکە بەیەکەوە. هەروەها مادەی 19 لە یاسای پاراستن و باشکردنی ژینگەدا بە دەقڕاوکردنی ماسی و باڵندە و ئاژەڵی تری قەدەغە کردووە بە بەکارهێنانی مادە قڕکەرەکان و سزای داون بە سزایەکی دارایی کە کەمتر نەبێت لە 50,000 دینار و زیاتر نەبێت لە 250,000 دینار لە بڕیاری ژمارە 463 لە 22 هەفتی 1989 دا هاتووە کە بە دەق دەڵێت هەر کەسێک هەستێت بە کوشتنی مامزێک سزا دەدرێت بە سزایەکی دارایی کە بڕەکەی 5,000 دینارە و بەند دەکرێت بۆ ماوەی 1 مانگ بۆ هەر مامزێک کە کوشتویەتی و سزاکەی 2 هێندە دەبێتەوە لە حاڵەتی دووبارە بوونەوەیدا. ئەمەش واتای ئەوەیە سزاکە تونتر دەبێت لە حاڵەتی گەڕانەوەی تاوانبار بۆ سەر تاوانی کوشتنی مامز. بەڵام ئەوەی کە پێویستە لێرەدا باسی بکەن هەڵوێستی یاسادانەوەی کوردستانیە
کە یاسای پاراستن و باشکردنی ژینگەی دەرکردووە لە هەرێمی کوردستانی عێراق بە ژمارە 8 بۆ ساڵی 2008 کە لە مادەی 31دا ئەم کردەوانەی خوارەوەی بە تاوان داناوە کە بەرامبەر ئاژەڵان دەکرێت. هەر کارێک یاخود هەر چاڵاکێک بێتە هۆی لە ناوبردن یاخود هەڕەشە بۆ ڕەگەزەکانی ئاژەڵ و ڕاوکردنی ماسی و باڵندەکان و ئاژەڵان لە وەرزی جوودبوون و زاوزەیاندا، ئەمەش واتای قەدەغەکردنی ڕاوە لە ماوەی جوودبوون و زیادبووندا. قەدەغەی بەکارهێنانی تەقەمەنی و ئاگر یاخود ژەهراویکردن یاخود کارەبا بەکارهێنان لە کوشتنیاندا، یاخود هەر ڕێگایەکی تری نەگونجاو بۆ ڕاوکردن و هەروەها ڕاوکردن و کوشتنگرتن و دەست بەسەرداگرتن گواستنەوەی ئەو باڵندە و ئاژەڵانەی قەدەغە کردووە کە هەڕەشەی لە ناوچوونیان لەسەرە، یاخود بیان گرێ لەگەڵ خۆیاندا بیان سوڕێنێت یان بیان خاتە ڕوو بۆ فرۆشتن یان هەڵسێت بە لە ناوبردنی هێلکەکانیان هێلانەکانیان تێک بدات. ئەوە سزای دیاری کردووە بۆ هەموو ئەوانەی کە ئەم کارە تاوانکاریانەی سەرەوە ئەنجام دەدەن لە مادەی 42دا بە بەندکردن بۆ ماوەیەک کە کەمتر نەبێت لە مانگێک یاخود بە سزایەک کە کەمتر نەبێت لە 150,000 دینار و زیاتر نەبێت لە 200 ملیۆن دینار یاخود بە هەردوو سزاکە بەیەکەوە. لێرەدا بۆمان دەردەکەوێت کە هەڵوێستی یاسادانەری کوردستانی هەڵوێستێکی زۆر باشە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. تەوەری چوارم دەستدرێژی سێکسی بۆ سەر ئاژەڵان لاپەڕە 43. حکمی نێربازی و چوونە لای بەستە زمانە لە گوناها گەورەکانە چونکە ئەمە لەلایەک زیان بە تەندروستی دەگەیەنێت لە ئاینیشدا حەرامە و پێویستە حەدی لێدەر بکرێت. چوونە لای بەستە زمانان مانای جوودبوونە لەگەڵ ئاژەڵە ماڵیەکاندا وەک گوێدرێژ و سەگ و هاوشێوەکانیان. ئەمەش وەک ئەوە وایە نێربازی بکرێت لە دواوە. هەر کەسێک لەگەڵ نێرێک لە دواوەی جوود ببێ بێ زۆر لێکردن و گەرگەیشت بێتە تەمەنی تەکلیف و بشزانێ ئەمە حەرامە، ئەوە ئەو کەسە سزای زیناکردنی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەسەردا جێبەجێ دەکرێت. جا ئەو کەسە مسلمان بێت یان نامسلمانی خاوەن کتاب بێت و لەژێر سایەی دەوڵەتی ئیسلام یان هەڵگەڕاوی ئاین بێت، جاگەر ئەو کەسە پێشتر ژنی هێنابێت ئەوە بەردباران دەکرێت، گەر ژنیشی نەهێنابوو ئەوە دارکاری دەکرێت و لە وڵات دوور دەخرێتەوە، چونکە خودای گەورە ئەم کردەوەی بە بەدڕەوشتی ناوبردووە. بۆیە دەفەرمێت ولوطا إذ قال لقومه أتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين. سورة أحراف آياتی 8. واتە خودای گەورە دەفەرمێت چۆن ئەو بەدڕەوشتیە دەکەن کە پێش ئێوە هیچ کەسێک نەیکردووە. پێغەمبەریش درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هەر کەسێکتان بینی کردەوەی قەومی لوتی ئەنجام دەدا لەگەڵ یەکێکی تردا ئەوە هەردووکیان بکوژن. لەبەر ئەوە چوونە لای بەستە زمانان حەرامە بە کۆی ڕایزانیان چونکە دەکەوێتە ژێر فەرمودەی خودای گەورە. فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. سوڕەتی مؤمنون ئاەتی 7. واتە هەر کەسێک لەوە زیاتر گەرەک بێت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت دەفەرموێ هەر کەسێک بچێتە لای بەستە زمانێک ئەوە کەسەکە و بەستە زمانەکەش بکوژن. ئەم فەرمودەیە ئەبوو داود لە ئیبن عەباس گەیڕاویەتیەوە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرمانی کردووە بە کوشتنی بکەر. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەم کردەوەیە کە حەرامە. هەر کەسێک ئەنجامی بدات ئەوە پێویستە لەناو ببرێت چونکە بکەر لە چوونە لای ئاژەڵان ئامانجی تەنها چێژ و خۆشیە. ئەم کردەوەیەش پێویستە تەنها لەگەڵ ئافرەت ئەنجام بدرێت نەک لەگەڵ بەستە زمانێک. خودای گەورە دەفەرمێت لا سورة الروم آياتي 21 ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. واتا تاكي خوتاني لخوتان دروست كردون تا لەگەڵ یەکتری بگونجێن و بەزەی و خۆشەویستی خستۆتە نێوانتانەوە. لە بنچینەدا دروستە تەماشای کۆ ئەندامی زاوزەی بەستە زمان بکرێت، بەڵام گەر تەماشاکردنەکە وروژێنەر بێت ئەوە ئەمیش دەبێتە حەرام. هەروەها چوونە لای بەستە زمانان زیانی تەندروستی و کۆمەڵایەتی زۆری هەیە کە دەبێتە هۆی لە ڕێلادانی گەنجان و دەبێتە هۆی نەنگین هەستەکان و شەرمەزاری چونکە کردارێکی ناشرینە و پێچەوانەی ویستی سروشتە. هەموو زاناکان کۆکن لەسەر حەرامی چوونە لای بەستە زمانان چونکە خدای گەورە دەفەرمێت قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم ألا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن
ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ذلكم وصاكم به لعلكم تعقلون. سورة أنعام آياتي 151. لبدڕەوشتی نزیک مەکەونەوە جا ئەم بەدڕەوشتیە دیار بێت یاخود شاراوە، چونکە خودای گەورە فەرمانی پێکردوین ئەندامی نێرینەمان تەنها بخێنە و شوێنێک کە خودای گەورە دیاری کردووە. حەنەفیەکان و مالیکی و ئیمامی و ظاهریەکان لەگەڵ باشترین ڕا لە لای شافعی و حەنەفیەکان وای بۆ دەچن هەر کەسێک بچێتە لای ئاژەڵ ئەوە حەدی لێ دەرناکرێت، لە بری ئەوە تەحزیر سەرزەنشتکردنی واجبە. هەروەها شەرعزانەکان جیاوازن لە خواردنی گۆشتی ئەو ئاژەڵەی سێکسی لەگەڵدا ئەنجام دراوە. هێندێکیان وای بۆ دەچن کە دەبێت ئەم ئاژەڵە بکوژرێت بە ڕێگەی سەربڕینی شەرعی تاسوود لە گۆشتەکەی ببینرێت. ئەمەش ڕای زەیدیەکانە، بەڵام ئیمامیەکان و ئەبوو یوسف و محەممەد لە حەنەفیەکان دەڵێن دەبێ ئاژەڵەکە سەر ببڕدرێ و گۆشتەکەی بسووتێنرێ. هێندێکیش وای بۆ دەچن کە دروستە گۆشتەکەی بخورێ بەبێ هیچ گوناهێک. ئەمەش ڕای باوە لە لای شافعیەکان و مالیکیەکان. ڕای دووەمیش دەڵێت دروستە گۆشتی بخورێت لەگەڵ گوناهی بچووک. ئەمەش ڕای ئەبوو حەنیفە و ڕای باوە لە ناو ڕێچکەی حەنبەلیەکان. ڕای سێمیش دەڵێت خواردنی گۆشتەکەی حەرامە. ئەمەش ڕای ئیمامیەکان و ئیمام عەلیە. لیژنەیەک لە وەزارەتی ئاوقافی کوێتیش فتوایەکی دەرکردووە کە دەڵێت جەماوەری شەرعزانەکان وای دەبینن کە واجب نییە ئەم ئاژەڵەی ئەم کردەوە سێکسیەی لەگەڵ کراوە بکوژرێت. لیژنەش ئەمەی بەلاوە پەسەندە و دەڵێت شیرەکەی حەڵاڵە و پێویستە سوودی لێ ببندرێت بە هەموو جۆرێک. گۆشتەکەشی حەرام نییە گەر سەر ببڕدرێت، دەبێت بکەر سەرزنشت بکرێت ئەگەر ئەم تاوانەی بەسەردا ساغ بووەوە. ئەو کەسەی ئەم سەرزنشتەش دەکات پێویستە گەورەی وڵات بێت، خوداش بۆ خۆی لە هەموو کەس زاناترا. بەڵام زاناکان دەربارەی ئەم تاوانە هەڵوێستیان وایە کە چوونە لای ئاژەڵ دەستدرێژی نییە بۆ ئەتکردنی ناموسی مرۆڤێک. لەبەر ئەمە یاسادانەر سزایەکی تایبەتی بۆ دانەناوە، تەنها سزای داناوە بۆ لاقەکردنی مرۆڤێک و ناپاکی هاوسەری، جا لە پیاو ڕووبدات یاخود لە ژن. ئەمەش لە کردداری زیان بە ئابڕووگەیاندن دەردەکەوێت کە وای داناوە ئەم کردارە چ لەگەڵ نێردا بکرێت یاخود لەگەڵ مێ واتە لەگەڵ ڕۆڵەی مرۆڤ. هەر لەبەر ئەمەی هەندێک وای بۆ دەچن کە پێویستە سزای عێراقی بسەپێنرێت بەسەر ئەو کەسەی دەچێتە لای ئاژەڵ، لەبەر ئەوەی هەڵسوکەوتی ناشرینی بەرامبەر کردووە، چونکە ئەم ئاژەڵە بۆ ئەم کارە دروست نەکراوە. بۆیە ئەم کەسە بەند دەکرێت بۆ ماوەیە کە لە 3 مانگ تێنەپەڕێت یان بە سزای دارایی کە لە 30 دینار تێنەپەڕێت. ئێمەش وای بۆ دەچین کە ئەم دەقات جێبەجێ ناکرێت لەسەر ئەو کەسەی لە دواوە 3 کەس لەگەڵ ئاژەڵێکی نێر یاخود مێ بکات. بۆیە پێویستە یاسادانەری عێراقی دەقێکی تایبەت بۆ ئەم تاوانەش دابنێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کۆتایی لاپەڕا 48. دوای ئەم گەڕانە پڕ بەرهەمە لەم بابەتەدا پێویستە لەسەرمان گرنگترین ئەو ئەنجامانەی کە پێی گەیشتوین لە ماوەی لێکۆڵینەوەکەمان لەم بابەتەدا بخەینە ڕوو. دەتوانرێ ئەنجامەکانیش لەمانەی خوارەوە کۆ بکرێتەوە. 1. هەموو یاساکان کەم و کورتیان هەیە و پارێزگاری تەواوەتی نەبەخشیوەتە ئاژەڵان، چونکە دانانی یاساکان بۆ پاراستنی سامانی ئاژەڵی دانراوە یاخود بۆ پاراستنی سامانی کشتتوکاڵی بووە، وەک مانگا و گامێش و ئەوانی تر، و مەبەست لە دانانی ئەم یاساینە پاراستنی ئاژەڵان و بەرگرتنی دڵڕەقی و ئازاردان و کوشتن نەبووە کە مرۆڤ تووشی ئاژەڵی دەکات. 2. چاودێریکردن و پاراستنی ئاژەڵان لە کوردستان وەک پێویست گرنگی پێنەدراوە، جا لەسەر ئاستی فەرمی بێت یاخود لەسەر ئاستی میلی بێت. پێمان وایە ئەمەش دەگەڕێتەوە بۆ گرنگی پێنەدانی ڕێکخراوە میلی و مەدەنیەکان بە مافەکانی ئاژەڵان و بەسەیی پێدانە هاتنەوەیان. بۆیە دڵڕەقی و تونند و تیژی دژ بە ئاژەڵان ئەنجام دەدرێت. 3. زۆر پێویستمان بە دەرکردنی یاسایەکی تایبەتە بۆ پاراستنی ئاژەڵان لە کوردستان بە مەبەستی پشتگیریکردن و گرنگی پێدانی تایبەت بە تەندروستی کشتی و ڕێگەی سەربڕینی ئاژەڵ یاخود گواستنەوەیان و ئازارنەدانی چوارپەی لەو سەربڕخانانەی کە مەبەردی تەندروستی مرۆڤایەتی تێدا نییە، بەڵکو بەکارهێنەرانی تووشی زۆرێک لە نەخۆشی کردووە کە کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ لەناو کۆمەڵگادا. 4. یاسای سزادانی عێراقی هیچ دەقێکی پەیوەست بە دەستدرێژی سێکسی بەرامبەر ئاژەڵان تێدا نییە. پێشنیازەکان لاپەڕە 5. لە کۆتایی لێکۆڵینەوەکەدا پێشنیازی ئەمانەی خوارەوە دەکەین. 1. دەرکردنی یاسایەکی تایبەت لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئاژەڵان بە شێوەیەکی گشتی. 2. پێویستە یاسادانەری کوردستانی یاسایەکی تایبەت دەربکات کە تیایدا سەربڕینی ئاژەڵان ڕێک بخات. 3. دەرکردنی یاسایەکی تایبەت دەربارەی ڕاوکردنی ئاژەڵان لە کوردستان. 4. هەوڵدان بۆ دامەزراندنی لیژنەیەک یاخود دروستکردنی کۆمەڵەیەک لە کەسانی پسپۆر لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ پاراستنی ئاژەڵان. 5. کردنەوەی خول بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لە لای هاوڵاتیان و بەستنی کۆڕ و کۆنفرانسی زانستی دەربارەی کۆتایی هێنان بە پێشێڵکردنی مافەکانی ئاژەڵان و دەستدرێژی جەستەی و دەرونی سێکسی. 5.
کردنەوەی خۆل بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەلای هاوڵاتیان و بەستنی کۆڕ و کۆنفرانسی زانستی دەربارەی کۆتایی هێنان بە پێشێلکردنی مافەکانی ئاژەڵان و دەستدرێژی جەستەیی و دەرونی و سێکسی. پاشکۆ لاپەڕا 51 جارنامەی جیهانی بۆ مافەکانی ئاژەڵان. پێشەکی بەو پێی کە ژیان یەکێکە بۆ هەموو دروستکراوە زیندوەکان و یەکبنچینەی هاوبەشیان هەیە، بەڵام جۆراوجۆربوون و جیاوازبوون لە قۆناغەکانی پەرەسەندندا. بەو پێی کە هەموو دروستکراوە زیندوەکان مافی سروشتیان هەیە و لە نێوانیشیاندا ئەو ئاژەڵانەی کە سیستەمی دەماریان هەیە، بەو پێی بە کەمزانینی ئەم مافانە تەنانەت گەرکەمیش بێت دەبێتە هۆی ئەوەی زیانی قوڵ بە سروشت بگەێنێ و پاڵ بە مرۆڤەوە دەنێت بۆ ئەنجامدانی تاوان دژ بە ئاژەڵان. بەو پێی بەیەکەوە ژیانی ڕەگەزەکان لەگەڵ یەکتری بەڵگەیە بۆ دان پیانانی ڕەگەزی مرۆڤ بە ئاژەڵان کە هاوتەری بە لەگەڵ ڕێزگرتنی مرۆڤ بۆ مرۆڤ. بە گوێرەی ئەمە مادەی 1 هەموو ئاژەڵان بە یەکسانی لەدایک بوون و هەمان مافی بوونیان هەیە. مادەی 2 ئەلف هەموو ئاژەڵان مافی ڕێزگرتنیان هەیە. با وەک چۆن ناتوانرێ ڕەگەزی مرۆڤ لەناو ببردرێ، بە هەمان شێوەش ناتوانرێ گریمان بکرێت کە ڕەگەزی ئاژەڵی لەناو ببردرێ یاخود ژێردەست بکرێ. بۆیە پێویستە ویژدان بەکاربهێنرێ لە خزمەتی ئاژەڵان. تا هەموو ئاژەڵێک مافی خۆیەتی گوێی پێ بدرێت و مافی ئەوەی هەیە کە مامەڵەی باشی لەگەڵدا بکرێت و مرۆڤ بیپارێزێت. مادەی 3 ئەلف نابێت ئاژەڵان هەڵسوکەوتی ناشرینیان لەگەڵ بکرێت یان توند و تیژیان لەگەڵدا بکرێت. با گەرمردنی ئاژەڵەکە پێویست بوو پێویستە لە ناکاو ئەنجام بدرێت بەبێ تۆقاندن و دڵڕەقی. مادەی 3 ئەلف پێویستە ئاژەڵ تووشی مامەڵەی خراپ نەکرێ یاخود تووشی توند و تیژی ببێتەوە. با ئەگەر هاتوو مردنی ئاژەڵەکە پێویست بوو پێویستە جێبەجێکردنی مردنەکە بە ڕێگایەکی لە ناکاو بەبێ ترساندن یاخود دڵڕەقی بێت. مادەی 4 ئەلف هەموو ئاژەڵێکی دڕندا مافی ژیانی هەیە لە ژینگە سروشتەکەی خۆی و مافی زیادبوونیشی هەیە. با هەموو بێبەشکردنێکی ئاژەڵ لە ئازادیەکانی تەنانەت گەر بۆ مەبەستی زانستیش بێت پێچەوانەی ئەم مافانەیە. مادەی 5 ئەلف هەموو ئاژەڵێکی نادڕندا کە لە ژینگەی خۆجێیی خۆی دەژێت مافی ژیان و گەشەی هەیە لەگەڵ ئەندامانی ڕەگەزەکەی خۆی. با هەر گۆڕانێک لەم شێوازە یاخود لەم ڕەوشتە بکرێت کە مرۆڤ ئەنجامی دەدات بۆ مەبەستی بازرگانی پێچەوانەی ئەم یاسایەیە. مادەی 6 ئەلف هەموو ئەو ئاژەڵانەی کە مرۆڤ وەک هاوڵی خۆی هەڵیان دەبژێرێ پێویستە بە شێوەیەک بژین هاوشێوەی ژیانی سروشتیان بێت. با جێهێشتن یاخود واسێنان لە ئاژەڵ کارێکی دڵڕەقانە و ناشرینە. مادەی 7 ئەو ئاژەڵانەی کە لە کارکردندا بەکاردەهێنرێن پێویستە بۆ ماوەیەکی دیاریکراو کاریان پێ بکرێت و پێویستە کاری پێ نەکرێت تاوەکو مردن و پێویستە خواردن و حەسانەوەیان پێ بدرێت. مادەی 8 هەموو ئەو تاقیکردنەوانەی کە لەسەر ئاژەڵان ئەنجام دەدرێت و تووشی ئازاری جەستەیی یاخود ئەقلیان دەکات پێچەوانەی مافی ئاژەڵانە، جا بازرگانی بێت یاخود جۆرێکی تری تاقیکردنەوە بێت. مادەی 9 ئاژەڵان بەخێو دەکرێن بۆ ئەوەی زیاد بکەن تا گۆشتەکەیان بخورێت، بۆیە پێویستە خواردنیان بدرێتێ و ژەهراوی نەکرێن و لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر نەگوازرێنەوە. هەروەها نابێت بکوژرێن بە جۆرێک کە ترس و تۆقاندنی تێدا بێت. مادەی 10 ئەلف نابێت ئاژەڵ بەکاربهێنرێت لە نمایشە هونەریەکانی سێرک. با ئەو پێشانگایانەی کە نمایشەکانیان بە ئاژەڵا دەبێتە هۆی پێچەوانەی سروشتی ئاژەڵان. مادەی 11 هەموو کردارێک گەر ببێتە هۆی مردن و پێویست نەبێت ئەمە کردارێکی دڵڕەقانەیە و بە تاوان دژی ئاژەڵان دادەندرێت. مادەی 12 هەموو کردارێک یاخود کارێک ببێتە هۆی مردنی بە کۆمەڵی ئاژەڵانی کێوی بە تاوان دژ بە ڕەگەزی ئاژەڵان دادەندرێ. مادەی 13 ئەلف پێویستە و ئاژەڵە مردوانە بە ڕێزەوە کاریان لەگەڵدا بکرێت کاتێک تەرمەکانیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگوازرێتەوە. با پێویستە قەدەغەی ئەو دیمەن و گرتە سینەمایی و تەلەڤیزیۆنیانە بکرێت کە تیایدا ئاژەڵان قوربانین، تەنها لەو کاتانەدا نەبێت کە نمایشەکە خزمەتی مافی ئاژەڵان بکات. مادەی 14 ئەلف کۆمەڵەکانی پارێزگاریکردن و ڕزگارکردنی ئاژەڵان پێویستە لەسەر ئاستی حکومی بێت. با مافی ئاژەڵان پێویستە پارێزگاری لێ بکرێت بە یاسا هاوشێوەی مافەکانی مرۆڤ. دەقی جارنامەی جیهانی مافی ئاژەڵان بڕیاردرا کاری پێ بکرێت بەهۆی کۆمەڵەی دەوڵەتانی مافی ئاژەڵان کە پێویستە با کۆمەڵەی دەوڵەتانەوە. ئەمش لە کۆبوونەوەی دەوڵەتان بۆ مافی ئاژەڵان کە لە لەندەن بەسترا بوو لە 21 تاوەکو 23 سپتەمبەری 1977. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی.
بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی، ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی، زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی. بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.